کاتژمێرەکانی بەرەبەیانە ڕوویان لە یەکێک لە مزگەوتەکان کردووە بۆ ئەنجامدانی ئەرکە ئاینیەکانیان. دوای ئەنجامدانی نوێژی بەیانی هەمویان بەبێ جیاوازی تەمەن دەست بە وەرزشکردن دەکەن. زۆربەیان کەسانی بەتەمەنن و خۆیان دەڵێن توانیویانە لەم ڕێگەوە بەسەر نەخۆشیەکانیاندا زاڵ ببن. وەڵاهی من چەوری خوێنم هەیە، شەکرەم هەیە، کەمێک زەختم لەگەڵایە و زۆر ئیسفادەم لێ کردووە. بەڕاستی زۆر مرتاحم بێ. ئیتر ئەمە زۆر ئەسان لاشەی گەمێ بە بۆریەکانی باشە زم گەوردەکان و قەویەکان ئەکەونەی لاشەیەکی نەرم و ئارام و ئارایش. من حەزەکەم نەک هەفتەیە دوو ڕۆژ هەفتەیە 4 ڕۆژ ببێت. ڕاهێنەری وەرزشەکە دەڵێ ئەم وەرزشە لە بەرەبەیاندا پێی دەوترێ وەرزشی هەوایی. یەکەم جاریشە لە کوردستاندا لە مزگەوتدا ئەنجام دەدرێت. ئامانج لێی بەدەستهێنانی تەندروستیەکی باشترە. گرنگەکەی لەوەدایە لەم کاتەیە ئینسان ساتی هەرسانە لە خەو فترەیە کە خواردنی نەخوارد و زیاد لە 8 ساعات، یعنی لەشی زۆر لەبارە، چونکە شەکر لە لەشانەماوە بەتایبەتی لە جگەر و لە ماسوولکەکان لەشی زۆر لەبارە بۆ سووتانی چەورە زیان بەخشەکان. یەک دوو لەبەرەوە لە بەرەبەیانە کاتێککە وەرزش ئەنجامەدەی هۆرمۆنێک لە لەشە ئەڕێژێت پێ بدرێ هۆرمۆنی ئەندرۆفین کە واکە ئەو ئینسانە ئاسوودە بێ و دڵی خۆش بێت. وەرزشەکە بە 3 قۆناغ ئەنجام دەدرێت. زۆربەی ئەو کەسانش بەشداری تێدا دەکەن کەسانی بەتەمەنن. لە هەفتەیەکدا 2 ڕۆژ ئەنجام دەدرێت وە خۆشیان دەڵێن خواستێکی زۆر لەسەر وەرزشەکە هەیە کە بکرێت بە 3 ڕۆژ لە هەفتەیەکدا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.